هاتنی ئامادەبوانی شەکەم دارم بتوانین کە لەو ماوەی بەڕاستی زۆر کورتە بەڵام هەوڵەدەینی تر وەختیکەینەوە بە دڵنیاییەوە حەزەکەم سەرەتاوە بڵێم لەبەرەوەی توێژینەوە بابەتەکەی من بابەتێکی ڕەخنەییە هەموو هەوڵێک هەموو خەباتێک هەموو تێکۆشانێک بۆ ئازادی بۆ بەدەستێنانی مافی کورد جێگەی ڕێزە و پیرۆزە و لە پێش هەموو شتێکەوە بێت بۆ هەموو کوردێکی مرد و بۆ هەموو کوردێکی پاک هیوادارم کە هەندێک شتەڵێم یعنی وەکو خۆی وەرگیرێت لەوە خوانەخواستە نەچێتە بوارێکی ترەوە و ئەمانە باس دەچێکین باس لە کۆماری کوردستان دیدێکی ڕەخنەیی بێگومان من کتێبێکم هەیە بە ناوی کورد بنیادێکی نەخەمڵی و کۆمەڵی توێژینەوەی تایە ئەوەی لەو توێژینەوانایە من پێی گەیشتم لەسەر کۆمەڵگەی کوردی من حەزەکەم پێش ئەوە بڵێم کە کێشەی کورد کێشەیەکی کۆمەڵایەتی کەلتوری ماوە درێژی بنیادیە واتە کێشەیەکی سیاسی ماوە کوردی ڕووداو نییە واتە کێشەیەکی کتوپڕی نییە بەڵکو کێشەیەکی دوور و درێژە ئەوەی من تێگەیشتم بووە گەڕامەوە بۆ مێژوو کۆمەڵێ نمونەم هێنا کۆڵێ ئاشنا بووم بە کۆمەڵێ نمونە و هەڵسەنگاندنەوە شتانم بۆ کرد ئەوەی بۆم دەرکەوت ئەم نەتیجەیە بوو لە ڕاستەوە بەداخەوە کە ڕەنگە دڵخۆشکەر نەبێت کە خۆمی پێشەوە ئازارداوە ئەو گۆڕانکاریانەی کە لە هەناوی کۆمەڵگەی کوردیە ڕووی داوە بە شێوەیەکی گشتی بەس ڕەهانە یان هێزێکی دەرەکی ئەنجامی داوە ڕاستەوخۆ یان ڕنگدانەوەی سیاسەتی هێزێکی دەرەکی بۆ یان وەڵامدانەوەی هێزێکی دەرەکی بووە واتە گۆڕانکاریەک نەبووە کە هەڵقوڵاو بێت لە هەناوی کۆمەڵگەی کوردیەوە لە ڕاستیە کە ئەمە زۆر گرنگە ئێمە بۆ تایبەتیش بۆ ئەزمونە سیاسەکان ئێمە ئاگامان لێ بێت کاتێکیش کە باس لە دروستبوونی کۆماری کوردستانەکەین بەڕاستی کەس ناتوانێت ئینکاری لەوە بکە زۆربەی مێژوو نووسەکان زۆربەی سەرچاوەکان شاید حاڵەکان خۆیان باز لە ڕۆڵی سۆڤێتەکەن و باز لەواکەن کە ئەمە لە ڕاستیە ڕنگدانەوەی وەکوڵێ لەو هەلومەرجەی جەنگی جیهانی و کۆتایهاتنی جەنگی جیهانی و ئەو پاشەگەردانی کە ئێرانی تیاکەوت و زاڵبوونی بەریتانیا و سۆڤێت هەرێکی بە پارچەیەکی ئێرانە ئەو زەمینەی ساز کرد کە کورد ئەو هەنگاوە بنێت و هەژار لە هینەکەی دەڵێ ڕووسەکان چەکداریان کردین و مەشقان پێکردین تەنانەت وەکو برای خۆشەویستم مامۆستا تواناش قسەی لەسەر کرد زۆر بە جوانی کۆمەڵی قاڵی باز کرد لە ڕاستیە تەنانەت گۆڕینی ناوی ژێ کافیشکە بە حساب دروشمێکی نەتەوەی گەورەی کوردستانی هەیە بۆ پارتی دیموکرات لەسەر خواستی ڕووسەکان بووە لە ژێر کاریگەری سیاسەتی ئەوانە بووە و تەنانەت یعنی هەر چکە لەو کاتەشا پارتێکە بۆ بناوی پارتی دیموکراتی ئازەری ئازەربایجان و ئەمانە من نامەوێت زۆر تەمان هەر وەکوڵێ سەردێڵ قسەکانەکەم لە ڕاستیە لەبەر کاتەکە ئەگەر ئێمە ورتر ببڕوانین ئێمە دوو میتۆدمان زۆرە لە ڕاستیە بۆ توێژینەوەی مێژووی ئەو میتۆدەی کە تا ئێستا لە زانکۆکانی ئێمەیە کە تا ئێستا ئێمە وەکو مێژوو مامەڵی پێکەین میتۆدی ڕانکەیە ڕانکە مێژوونووسی ئەڵمانی لە نیوەی دووەمی سەدەی 19 ژیاوە ئەم مێژوونووسە بەلایەوە مێژوو چییە بریتە لە ڕوودا و سیاسەت تاک ڕوودا و سیاست تاک لە دوای ئەمەوە کۆمەڵی گۆڕانکاری گەورە بەسەر میتۆدی توێژینەوەی هاتووە مایکرۆئستری ئیتالیمان هەیە ژیانی ڕۆژانی ئەڵمانیمان هەیە ئەنالزی فەڕەنسیمان هەیە هەموو ئەمانە بە شێوازی تر لە مێژووە کۆڵنەوە زۆر گرنگە ئەمانەی تا ئێستاش ئەو توێژینەوانی کە لەسەر کۆماری کوردستان بە شێوازێکی گشتی ئەویش هەر نەگڕەها بە میتۆدی ڕانکەیی کراوە واتە زیاتر جەخت لەسەر سیاست جەخت لەسەر کەسایەتیەکان جەخت لەسەر ڕووداوەکان کراوە واتە ورد نەچوینەتە ناو ژیانی ڕۆژانەی خەڵکیەوە ناو ژیانی ڕۆژانەی کۆمەلگاوە لە بنیادی کۆمەڵایەتی کۆمەلگاکە ئێمە تێنەگەیشتون یعنی دراسەمان کەم کردووە ڕەنگە کەرەستەشمان کەم بوو بێ لە ڕاستیە و ڕەنگە پەیمان بە کۆمەڵەشت نەبیبێ سەبارەت بە ئەنجومەنی وەزیرانەکەی کۆماری کوردستان ناوی وەزیرەکان هەمی هات کە کۆمەڵی گەنجبوونوانە بێگومان حەزەکەم من ئەوە بڵێم دیاریکردنی ئەم ئەنجومەنە لەسەر بنەڕەتی لێهاتووی سیاسی و خوێندەواری نەبووە لە ڕاستیە لەسەر بنەڕەتی دەسەڵات و نفوز بووە هەندێک وەزیر زیادە بوون بڕوا بکەن هەندێک وەزیر زیادە بوون و تا کۆتایی وەزارەتەکەش کارێکیان پێ نەسپێرا کۆمەڵێ وەزیریش هەبوون ئیتر نییە تەواو ماندوو بوو بوون تەواو شەکەت بوو بوون یعنی زۆربەی ئەرکەکان لەسەر شانی ئەوان بوو
تەنانەت خودی قازیش خۆی متمانەی وەکۆڵە متمانە و پشتی بە کۆمەڵێک لەو کەسایەتیان نابەست لەو وەزیران نابەست بۆ ئەوەی ئێمە ڕوونتر ئەمە ڕوونکەینەوە بچینە ناو بابەتەکانی وەکۆڵێک کۆمارەوە و ژیانەوە بەرچاومان زیاتر ڕۆشن نەبێتەوە. بۆ نمونەگەر ئێمە باز لە ئابووری بکەین کاتێک کە سوپای ئێرانی هەندێک ناوچە چۆڵەکات لە ڕاستی یا پاشەک شاکات و ئەمانە مەبەستمانەوەی ئابووری ئەم کۆمارە چی بوو؟ ئەم کۆمارە لەسەر بنەڕەتی چه ئابووریەک دروست بوو؟ بێگومان تووتنێکی زۆر مابووەوە لە بەجێما ئەو تووتنە قازی فرۆشتی بە ڕووسەکان لە بە 6 ملیۆن تمەنی ئەو کاتە و لە جیاتی ئەوە چەکی وەرگرت و پێشتریش هەر باجێک کە حکوومەت داینابوو لەسەر خەڵکی ئەو باجار وەکو خۆی ئەسەندرا و تەنانەت داهاتی هەندێک لە ئاغاکانیش کاتێک کە ئەو دواتر ئەگەر مەجال هەبێ بە خێراییەک باسی لێ بکەین هەندێک لە ئاغاکان یعنی لە سەرەتاوە زۆر دڵخۆش بوون بەوەی کە ئەم بارودۆخە و کۆمار ڕاگەیاندنا تەنانەت ئامادە بوون دەستبەرداری کۆمەڵێ دێ و هاوکاری مادیشیان کرد لە ڕاستیە و هەندێک لە ئاغاکانی تریش لەبەرەوەی لەگەڵم دەسەڵاتە نوێیان نەبوون ئەوە بوو زۆربەی سەرۆت و سامانەکەیان بەجێهێشت و دیەکانیان بەجێهێشت حەماغای عەباسی حەودەی بەجێهێشت حسامی داسکاتی 200 تەنگەنمی بەجێهێشت ئەمین لەشکر 150 دێی هەبوو واتە هەمووی بەجێهێشت سەرۆت و سامانەکەی هەمووی دەستی بەسەراگیرە بەڵام ئەمە یەکێک بوو لە داهاتێکی تریش ئابوونەی حیزبی بوو یعنی ئەمە بە شێوەیەکی گشتی ئابووری ئەو کۆمارە لە ڕاستیا بریتی لەوە بەڵام ئەگەر ئێمە ورتر قسە بکەین بۆ ئەوەی بزانین بارودۆخەکە چۆن بوو لەشکر چۆن بوو سوپا چۆن بوو کە ئەتوانین بڵێن وەزارەتی جەنگ ڕێکخراوترین وەزارەت بوو لە حکوومەتەکەیە و ناوچەی سەربازی 3 قۆڵ هەبوو 3 بەرەی هەبوو و 4 لەشکر دامەزرا کۆمار 4 لەشکری دامەزرا کە ئەم کەسایەتیانە هەرێکەی سەر لەشکر بوو جەنەڕاڵ مایۆری حەمە حسێن خانی سەیف کە لە ڕاستیە سەرۆکوەزیرانیش بوو عومەر خانی شکاک جەنەڕاڵ مەلا مستەفای بەرزانی جەنەڕاڵ حەمە ڕەشید خانی بانەیی حەمە حسێن خان وەزیری جەنگیش بوو بەڵام فەرماندەی لقی 1 و 2 کە مەڵبەندەکەی لە سابلاغ بووەتە لە بەهاباد بوو عومەر خانی شکاک فەرماندەی لەشکری شکاک و جەلالی و عەشایری ناوچەی ماکۆ بوو مەلا مستەفا فەرماندەی هێزی بەرزانیەکان و ئەو کەسە ڕاکردوانە بوو کە لە عێراقەوە هاتبوون حەمە ڕەشید خانی بانە فەرماندەی هێزی بۆکان و ناوچەی سەقز کە بارگای لەشکرەکەی لە سەلا و سەرچاوە بوو لەشکرەکەی بریتی بوو لە بانەی فەیزوڵڵا بەگی و هەندێ جاف و کەسایەتی دیکەش یەکش زۆر گرنگە ئێمە بزانین باشە ئەم سوپای ئەمە هەموو سوپای لە ڕاستیە هەموو سوپای کۆمار بریتی بوو لەمە ئازوقەی ئەم سوپایە چۆن بوو ئازوقەی ئەم سوپایە تۆزێ ورد بێت کە ئەمە پێوترێ مێژووی ژیانی ڕۆژانە یان مایکرۆهستری مێژووی ورد لە ڕاستیە بۆ یەک نەفەر پێشمەرگە بۆ 10 ڕۆژی ئەم هێنەی بۆ ئامادەکرا بوو 950 گرام برنج 950 گرام برنج 250 گرام ڕۆن 150 گرام چا 500 گرام واتە نێو کیلۆ شەکر 1000 کیلۆ و نیوێ گۆشت 10 کیلۆ گەنم 2 دەستە پەڕەسیغار 2 دانە شقارتە 1 سابون 350 گرام توتن و ڕۆژی 1 قڕانیش بە نەقدی دەدرایە دەست فەرماندەکان بۆ هێلکە و ماست و شیر واتە ینی ئەتوانین بڵین ئابووری لە ڕاستیە ئەگەر بینەوە تێکەڵیکەین پەرد ناکرێت ئابووری بە تەواوەتی ئابووری کۆماری کوردستان پشتی بە ئازەربایجان بەست بوو و رووسیاش ئەو وێنەی لە ئازەربایجان کردبوو کە پێویستە یارمەتی بە ئازەربایجانیش تمۆحی ئەوەی هەبوو کاتێک لەبەر ئەوەی ئەوەی کە ئێمە پێڵین کۆماری کوردستان لە خۆرهەڵات یەک لە سەرسەی خاکی کوردستان بوو لە ڕۆژهەڵاتە نەک بڵێ هەموو کوردستانی لەژێر دەسابێت شتیوان نەبووە لە ڕاستیە بەڵام لە ڕاستیە کۆماری ئازەربایجان زۆر فراوان بوو ناوچەیەکی نزیکی 40 شار و شارۆچکەی گەورەی لەژێر دەسەڵاتە بوو ئەوان وەکۆڵێت چاویان بڕی بوو ئەوەی کە ئەم کۆمارە لە کۆتاییە بخەنە ژێر دەسەڵاتی خۆیانەوە ئەگەر جۆرێک لە مافی خۆیان بەدەست بهێنن بەڵێ اینجا ورتر تۆزە قسە بکەین بۆ نمونە مێژوونووسێکمان هەیە قسە لەسەر چیەکە باز لە سوپاکەی حەمە ڕەشید خانی باناکات یەکێ لەو کێشانەی کە لە ڕاستیە 2 سوپامان هەبوو 2 لەشکرمان هەبوو لەم لەشکرانە جلی نیزامیان لەبەرا بوو یعنی جلی سەربازیان لەبەرا بوو ئەوەی سابلاغ و ئەوەی بەرزانیەکان
دوو سوپاکەی تر هەم شکاکێکانەوە هەم سوپای ڕەشید خانیبانە جلی هینیان لەبەر ناکرد بەڵکو جلی ئاسایی خەڵکیان جلی عەشایری خۆیانیان لەبەرا بوو تەنانەت زۆر داوا لە حەمە ڕەشید خانیبانە ئاکرا کە جلەکەی بپۆشێەوە پلەیان پێ بدا لەبەر ئەوە ئەیوت عیبەیە ئەگەر ئێمە سەردەشت و کوێ نەگرین پلە تەوزیعکەین و جلی نیزامی لەبەرکەین با ئێمە ئەوانە بگرین ئەوسا پلە تەوزیعکەین لە ڕاستیشە ترسی لەوە هەبوو چونکە زیاتر لە 200 کەس و چەندەها ئاغاوهێنی لەگەڵا بوو کە هەمیان چاوەڕێی پلەداریانە کرد هەندێک لەوان هەر چاوەڕێی پلەی جەنەڕاڵیانە کرد لەبەر ئەوە ئەگەر بێت و بیدایە هەر لە بیدایەتەوە نیوەی وەکۆڵێ لێ عاجزە بوو وازی لە سوپاکەیە هێنا ئەمە من قسەی خۆم نییە لە ڕاستی ئەمانەی کێڵم ئەمە شاید حەڵمان هەیە و بەدڵنیایە و لە سەرچاوە وەرم گرتووە بۆیە ئەوە بوو نە سەقز گیرا و نە وەکۆڵێ نە پلەش تەوزیعکرا و نە جلوبەرگی سەربازیش پۆشرا لەشکری شکاک بۆچی باسی زیاتر باسی سوپان کرد لەبەرەوەی ڕێکخراوترین وەزارەت بوو لە کۆمارەکەیە زۆر بێ سیستم و تەنانەت زۆر ڕێنەخراو بوو خوێندەواریان تێدا نەبوو لەشکری شکاک هەر لەسەر ڕەوشتی ڕەوشتی کۆنە جوڵانەوە بە هیچ شێوەیەک ئەتوانین بڵێ ناوبانگی لەشکری دیموکرات و مەدەنیان زۆر دەربەستی ئەمە نەبوون بەردەوام وەکۆڵێ لەکەیەک بوون بەدەستیەوە ئەو خۆراکەی وەریانەگرت ئەیان فرۆشتەوە ئەو خۆراکەی کە وەریانەگرت کە باسمان کرد ئەیان فرۆشتەوە بۆ لەگەڵ ئەوەشار لەگەڵ لەسەر وەکۆڵێ لەسەر سکی ئەو خەڵکو و ئەو دێ ئەو ناوچانە ژیان کە تیانیشتە جێبوو بوون تەنانەت ئەڵێ زۆریان وڵاخی زیادیان لەگەڵ خۆیانە هێنا بۆچی بۆ ئەوەی ئەگەر ناوچەیەکیان بگرتایە بۆی تاڵانیان بکردایە و شتیان پێ ببردایەتەوە لەشکری بانەیەکان ئەیپەڕێنم لە ڕاستیا کۆمەڵێ نمونەی ترم لابوو لەشکری بانەی ئەوانش بێنیزام بوون بەڵام ئەمان بە هیچ شێوەیە دزیان ناکرد یعنی وەکوڵێ لە ڕووی ئاکاریەوە هین بوون بەڵام لە ڕووی سیستمەوە زیاتر وەکوڵێ هەر ئینی عەشایری بوون لەشکری بارزانیەکان ڕێکخراوترین ئەتوانین بڵێن لەشکر بوون و لەبەر ئەوەی کۆمەڵی ئەفسەری عێراقیان لەگەڵا بوو کوردی کە لە ناو سوپای عێراقی ئەفسەر بوون لەگەڵ خۆیانە بە بەردەوامی وە زۆر بەڕێز بوون و زۆر ڕێزیان گوێڕایاڵیانە کرد یعنی بە تەواوەتی ئەتوانین بڵێن وە شارەزای جەنگ بوون و هەتا دوایی بەڵام لەشکری مەهاباتیش کە بکۆڵێ سەربازیان ئەزانی و تا ئەندازەیەکی زۆر تاکە لەشکرێک سێری دادپەروەریکەن تاکە لەشکرێک کە لەم چوار لەشکرا موچەی وەرەگرت لە ڕاستیە لەشکری مەهابات بوو ئەو سێ لەشکرەی تر موچەیان نەبوو يعني حکوومەت مەبەستم ئەوەیە بۆی ئەمە هەر سەرنج بێت بەڵام ئەمانە لەشکری مەهابات خەڵکی ناوشار بوون گەنج بوون بەشێکیان خوێندنیان تەواو کرد بوو بەڵام خوێندنیش لە سابڵاخە تا سێی ناوەندی هەبوو لەوە زیاتر نەبوو واتە خوێندنەکەیان لەوە بوو بەڵام زیاتر حەزیان بە خۆجوانکردن و کەشخەیەتی و زیاتر حەزیان بە جەنگ و بەو شتانە نەبوو واتە ئەتوانین بڵێن تقریبا نزیکی 1000 کەسیشە بوون بەڵێ خاڵێکی تر کە باسی لێوە بکەم پەیوەندی قازیە پێشەوایە لەگەڵ خێڵەکانە بەدڵنیاییەوە ئێمە ئازانین لە بنەڕەتەوە خێڵەکان وەکۆڵی پێشوازیەکی زۆریان کرد چونکە هەر چۆنێک بێوتیان ئەم حکوومەتە خۆماڵیە ئەم وەکۆڵێ کۆمارە خۆماڵیە لە ستەمی شا باشترە بەڵام هەژاری شەڵێت چیاڵێت دنیای عەشایری بوو تەنانەت حیزبوانش ئەوەندە بەهایەکی نەبوو لە ڕاستیە یعنی ئەوەندە گرنگی نەبووت و قازی محەممەدیش هەمیشە زۆر خۆشی لە چی ناهات پێشەوە خۆشی لە شەرۆک عەشیرەتەکان لە عەشیرەتگەری لە خێڵایەتی ناهات هەمیشە شانازی بەوە کرد کە چوار کاری کردووە ئەڵێ لە زۆربەی دانیشتەکانە ئەمەیەوە دەوێت من ئەم چوار ئیشەم کردووە هەڵکردنی ئاڵای کوردستان بێهێزکردنی ئاغاکان دامەزرانی دایرەی فەرهەنگ کڕینی چاپخانە چاپ بۆیە هەمیشە هەوڵی ئەوەیەدا کە ئاغاکان لاواز بکە بە تایبەتیش کاتێک کە حیزبی جوانان واتە لاوەکان پێکێنرا ئەمانە ینی سیاسەتی سۆڤێت وەکو ئازەربایجان کاریگەریەکی گەورەی هەبوو کۆمەڵێک گەنج بوون و دژایەتی لەبەر ئەوەی لە ئازەربایجانە سەرکەوتوو بوون لە دژایەتیکردنی فیوداڵی واتە دەرەبەگێتی و ئاغاکان و ئەمانی جویان زانی لای ئەمانیش کۆمەڵگەی کوردیش هەمان بنیاد ئەتوانێت لە کاتێکە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەی خێڵە یعنی ویگرام لە هینەکە لە کتێبەکەی لانکەی مرۆڤایەتیە ئەڵێ
کوردستان وڵاتی خێڵەکان وڵاتی هۆزەکان لە ڕاستیە هەمومان نەزانین کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەی خێڵایەتیە بەڵام ئەمە بوو گەنجەکانیان پشگیری گەنجەکانیان داپیان تا ئەندازێکی زۆر چەکیان پێدان و لە هەمان کاتە چەکیان بە خێڵەکان نادا فیشەکیان بە سوپای عەشیرەتەکان نادا یعنی دژایەتیەکی اینجا سوکایەتیان پێکردن ئەم گەنجانە کە نەوجانان بوون لەو حیزبە بوون زۆر سوکایەتیان پێکردن بە سەرۆکخێڵ و عەشیرەتەکان لەبەر ئەوە هەستیان کرد کە ئەمانەتیان نییە هەستیان کرد کە ئەمانە ئەگەر بەو شێوازە بڕوات لەبەر ئەوە تەحمل تەنانەت سوکایەتیان ئەمە هەر بەدەق هاتووە سوکایەتیان بە خێزانەکانیشیانە کرد لەبەر ئەوە بە ناچاری لە ژێرەوە بەشێکی زۆری سەرۆک عەشیرەتەکان بە ناچاری کۆڵێ پەیوەندیان کردەوە بچەوە بە حکوومەتی ئێرانیەوە زۆر گرنگە کاتێک کە ئێمە لە دیاردەی جاشێتی ئەوەی کە لەناو قۆسێکە پێوترێ خۆفرۆشی ئەدوێن لە کۆمەڵگەی کوردیە بگەڕینەوە بۆ هۆکاری پشت ئەو دیاردەیە کە چییە لە ڕاستیە ئەم حاڵەتە بە هەمان شێواز لە شۆڕشی ئەیلولا دووبارە بێتەوە بە بەردەوامی ئەمە بوونی هەبووە تەنانەت حکوومەتی سەیری کە حکوومەتی ئێران تەنانەت ڕەزاشا سەردەمی ڕەزاشا تەنانەت ئەتاتورک نەیانتوانی هەوڵی وەکۆڵێ مامەڵەکردنیان لەگەڵ خێڵە کوردیەکان و عەشیرەتە کوردیەکانەدا هەوڵیاندا سۆزیان بەلای خۆیان ڕاکێشن لەبەرەوەی چەکدار بوون لەبەرەوەی تا ئەندازەیە زۆر بە ئاسانی یاخیە بوون زۆر بە ئاسانی ئەیانتوانی وەکۆڵێ گورز لە حکوومەت و لە بۆکۆڵێ دام و دەستگاکان پەک بخەن و هەتا دوایی ئەوە بوو تەنانەت کار گەیشتە ئەوەی عومەرخانی شکا کە سەر لەشکر بوو لە ژێرەوە لەگەڵ ئێراندا کەوتە گفتوگۆ و بە گفتوگەکە بۆ شێوازە بۆ 7,000 تمەنی بنێ بۆ ئەوەی جۆرە لە ڕێکەوتن ڕووبداوە چەندەها سەرکردەی تریش بەو شێوازە باز لە دادوەری باز لەوە کرا بڵێن تا ئەو کاتە لەو ماوەیە سەرچاوەی یاخود دادگا بەچی بوو بە عورف و عادات و تەنانەت ڕەوشت و شەرعی بەڕێواچوو واتە مەجای ئەوەیان نەبوو یان ئەوە نەبوو بتوانن یاسایەکی ڕێک و پێک وەکو دەوڵەتێکی مەدەنی وەکو کۆمار بنووسنەوە من لە خزمەتام بە هەر حاڵ دوو حاڵەت هەیە کە کوشتن بووە دوو حاڵەت دادگایی کراوە لەو ماوەیە دوو دادگاییمان هەبووە کە هەردووکیان کوشتن بووە یەکێکیان کەسێکی کوشتووە ئەوە ئازاد کرا وەکۆڵێ حکم درا بە ساڵێک زیندانی و دوای ئازاد کرا و ئەوی تریشان کە تاوانێکی گەوری کردبوو لە سێدادرا بەڵام ئەوەشیان هەر بۆیە بکوژرایە بە هەر حاڵ باسی شریعەتمان کرد باسی مامۆستا باسی خەڵێکی جوانی کرد ڕەدووکەوتن لەو کاتەیە کە وەکوڵێ دژایەتی کرا لەلایەن کۆمارەوە کارێکی هەڵە بوو لە ڕاستیە بۆ نمونە میرزامان گوڕی لە بەسەرهاتی لە کتێبەکەیە کە باز لەوەیەکە کە خۆی لەوێ بوو ئەڵێک کە سجن کرا من سجن کرا بچوومە زیندانەوە 50 زیندانی تیا بوو ئەڵێ کە پرسیارم لێکردن 38 کەسیان لەسەر چی گیرابوون لەسەر تاوانی ڕەدووکەوتن گیرابوون لە ڕاستیە مێژوو ئێمە هەمیشە سەیری چیەکەین سەیری ڕووداوە گەورەکانەکەین سەیری کەسایەتیەکانەکەین سەیری وەکۆڵێ سیاسەتەکەین لە ڕاستیە زۆر گرنگە ئێمە لە ژیانی ئابووری کۆمەڵایەتی تەنانەت سایکۆلۆجی واتە بچینە ناو ئەو تاڵانەی کە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و بنیادە کۆمەڵایەتیەکان و ئابووریەکانی کۆمەڵگە دروستەکان ئێمە بین لەوێەوە دراسە بکەین بزانین ئەم کۆمارە بۆ نەیتوانی بوەستێت بۆچی بچووکترین شێوازە بە بڕێک وەکو خۆنەخواستە ئینتیمانەما لە کۆتایەکەی وای لێ هاتوو تەنانەت بە شێوازێک لە شێوازەکان لای بەشێکی زۆری خەڵک ئینتیمان نەما بۆ کۆمار چکە ئەوە سوپاکەت بوو سوپاکە یعنی میرزامان گوڕی ئەڵێ ژنێکی هاتیوبار هات بۆ لام وتی من زۆر فەقیرم وتی جەماعەتی شکاکەکان پێشمەرگەیەکی شکاک ماینەکەی بردووم ئەڵێ منیش ئامۆزاکەی خۆی عەبدوڵڵام ناربووراوتم خێرا بچۆ بۆی وەرگرەوە ئەڵێ کە ئەو چوو خەریک بۆ عەبدوڵڵا بکوژن ئەڵێ بۆ حاڵەتە مەسلحەتمان کرد بەس نەجاتمان بێ لە دەستیان ئەڵێ کە حەمەڕەشید خانی بانە هاتەوە بۆیان ژێڕایەوە چیرۆکەیان بۆ ژێڕایەوە کە سەر لەشکر بووەویش زۆر تووڕە بوو وتی بۆ پیرێژنێک ئێوە چۆن 2000-3000 چەکدار لە خۆتان عاجزەکەن و هینەکەن لەبەرەوە ئەڵێ ژنەکەش ماینەکەی ڕۆیشت و ئێمەش لەخوا بەزەبێ نەجاتمان بوو زۆر سپاس و زۆر داوای لێبوردنەکەم بەڕاستی